لە پاش ناوبڕەکەەوە جارێکتر سڵاوتان لێبێت ئێمە بەردەوامین لەسەر بەرنامەکەمان لەسەر گرانی نرخی بنزین لەگەڵمان نابن. داهاتەکەمان ئێمە بنزینە کەچی بنزین بۆ خۆمان نییە، خۆمان لەسەر بەحری نەوتەکەین، نەوت بۆ خۆمان نییە. بەڕاستی شەرمەزاریە بۆ حکوومەت، شەرمەزاریە بۆ ئەم میلەتەش. بۆ شەرمەزاریە بۆ ئەم میلەتەوە، بۆ میلەت قسە ناکە، بۆ میلەت بێدەنگە. بۆچی میلەت بێدەنگە لەوە؟ ئێستا من بای 15,000 بنزینم تێکردە بەشی ڕۆژێ ناکە. ئەی خۆم چی پێیاکەم؟ بە خەڵکیش ئەڵەی 4,000 یا ئەڵەی 3,000 ئەڵێ برا. منیش هەمان بۆ چوونم هەیە. هەمووشمان ئەم شازین کا کاروانجان خۆشیان شتەکان زۆر باش ئەزان. ئای نازانم تێناگەم، کەس تێناگەن لەم حکوومەتە. تووشی هەموو شتێکی کردوین. ڕۆژە سەیرەکەی 35,000 پیاکە ئیژە بێ بەیانیە تا ئێوارە بسوڕێیتەوە. بەنزخانی حکومی هەفتەیەک 90 لیتریا بێ ئێمە، دوو جارە یا بێ ئێمە 90 لیتریشە نایەتێ. من ئەو سیارێ من هیچی تیان نەمێنێ، ئەو پەڕی 38 لیتر 37 لیتر هەر ئەوە ناگرێ. بەشی چەندیژەکە ئەو پەڕی بەشی 2 ڕۆژکە. یعنی من 4 ڕۆژ بنزینمێ، ئەی 3 ڕۆژەکەی کە چی بکەم؟ وەکو کری تەکسی وەکو خۆیەتی کابرا من ئەگەر جاران 3,000 لێو گرتە ئێستا بڵم 4,000 دینار ناڕوە. ئای تۆ مەجبوور هەبوو سعری خۆ ئیشی خۆ بکەیت. لە ڕووی تۆ سایەقێکی شۆفێر سا بێوتم ئەگەر بە کەسێک بڵم 4,000 دینار لەوانەیە بکێشە بەدە. نا بە حەقەت قسەکەی وایە، ینی هیچ کاریگەریەکی لەسەر ساری ئێمە نییە. ئێمە ساری هەر خۆمان وەک جارانە. لتری 1050 دینارە، من چی تێ بکەم؟ لتری 1050 دینارە، عادی 1000 دینارە. من نەفرە سەرقم بە 2000 بە 3000 سەرقم معاملەم لەگەڵاغای گوناح. من وەکو خۆم زیاوم نەکردو. هەر نەفرە سەرقا چۆن سەرم خستۆ خواوەژی لێوە نەمایە. 3,000ەکەی دێستنی خۆ ئاگای لێ معاملەش ناکەم، عادەتم باش. قەنەعاتکە من شەو دوو داخلیم کردووە، شەو درەنگەیە. کابرا 4 یامێ 5,000 یامێ وتی 2,000 مایەوە. لێرە لەم شخصێ سەرم خست بۆ بەختیاری وتی کەم نێوتم نەوەڵا وەکو ڕۆژانیتر. سڵاو لێبێ. چ شتێک تێ لەسەر گرانی نرخی بنزین؟ گرانی بنزین لەم شوێنەکان گرانە، احتیادیە. احتیادی بەداتەوە؟ 950 هەیە و 500 هەیە، 500ش ڕۆژانە بەرتەکەیە. ئەزانم بەس احتیادی بەداتەوە ینی؟ وای لە سەربەگای لاتەوە، بەدەست من نییە. تاوان کاریگەری هەیە لەسەر هەموو تەکسیەکان. چۆن؟ ئەی نرخی ڕۆژ وایە بەرمان ناکەوێت، حسەمان فەوتیە. ڕۆژ واشە بەرمانەکەی باشترە. وەڵی ئەمە بە فعلی گرانی بازار وای لێ کردووە لە هەموو بوارەکانی گرتووەتەوانێ، هەر ئەوەی ئێمە نییە بەتەنیا بازار بە تەواوی هەمووی این بووە. بنزینی بنزیخانە ئەوەیە یانی سیارەش بەڕاستی پەکەخا لەگەڵەوە شاپەکیەکەوێ سیارە زۆر ئەوە ناکەن. بنزینی کەشە ئەوە گرانیان کردو لەسەر میلەتە، ئیتر ئێمەش بۆ خۆی بێت لە شوێنێکا بۆسی تا نەفەریە دەگینە ناتوانانی بسوڕێتەوە. بەگشتی بە ئام خەڵک هەستەکەم بەڵێ سەرەکەوێ زیادەیە دینە 1000 زیادەیە، یعنی ئەڵێ ئەزانین تەکسیە مناڵم حەقی خۆمەوە لەوە زیاتر وەرناگرم. وەڵای ئێمە ئەڵێن ئەو تەنکەرانی کە ڕاتە دەرەوانێ هەر هیچ نەبێ بە کابراوتی لە 4 بەش ڕبعێکی بنێرێتەوە بۆ ناو کوردستان، ئەوەش زۆر باشە. بەڵام لەوە ئەچێ ئەم نەوتەی ئەڕوات ئەڵێ لە دەستی ئەوانە لە دەستی ئەمای حکوومەتی خۆشمانە نییە کە ئەڕاتە دەرەوانێ بۆ ئەوان نییە ئەو پارەی ئەڵێ یعنی سەیریەکە یان ئەوەیە کە ئەچێتە گیرفانیان نایەتە دەرەوە بۆ میلەت نییە، هیچ ئیسفادەیەکی لە ناکا بیلەت. وەڵای زۆر کاریگەری هەیە لەسەر ئیشەکەی من لەبەرەوەی گرانە لیتری بە 1000 بۆ مادە نایەنێ. باش ئێوەش نرخی با بڵین کری هاتو چۆتان زیاد کردووە؟ نەوەڵە هەر شۆفێر وتی ئێمەش نرخی کری هاتووشەمان زیاد کردو، زۆر جار ئەبێ بە کێشەمان لەگەڵ نەفەرەکانە. بەڵێ وەڵام من زیان نەکردن بۆ خۆم، وجدانم قوبڵ ناکە زیایکەم. بۆچی لە بنزیخانەی حکوومەکانە وەری ناگریت؟ وەڵای وەریەگرم بەس بە ناڕەحەت. وەڵای بێ 6 ساعات 12 شەوچی سەرە بگریت تا بمێنیتەوە تا ساعات چەند؟ تا 7:30 بەیانی. تۆ لە چۆ بنزین تێیەکی لە حکوومەکانیان لە ئەهلێکەکان؟ بەزەری لە حکوومەکان تێکەم. بۆیە مەسەن هەست ناکەی کە کاریگەری شێ بێ؟ بەڵێ هەست ناکەم کاریگەری هەبێ لەبەرەوە 500 تێکەم، من بە گران تێناکەم، ئەو ڕۆژەی وەستێنم. باشە ئەگەر دەستت نەکەوێت لە حکوومەکانە؟ ئەگەر دەست نەکەی شوێ ناکەم، ناچارم هیچ نەکەم ناوەڵا. لە سەعات چەندەوە لە بنزیخانەی حکوومەکانە ڕاوەستاوی؟ ئەمڕۆ سەعات 2:30 12 بەرم کەوتووە. یعنی لەمای 2 ساعتە؟ 1 ساعت و نیو. 1 ساعت و نیو. بەڵێ لە بنزیخانە دەست چەند لە سەرمەکە. بەڵێ وەڵای بەرناکە تا وەسابم تا سەعات 3 وەسابم چۆن بەردەم عادادەکەوتی نەماوە چی بکەین؟ ئەوان لە سەعات چەندە دایەخن؟ تر لە سەعات 3ەوە. ئەو ژێکێکە لە کێشەکان ئەڵێن کە لە سەعات 3 بنزیخانە حکوومەکان دایەخن. ئارە وەڵا هەر زۆر هیچ بنزیخانەیەک لە دوای 3 بەریشە ناکە تا 3 بۆ سە دوای ئەڵە نەماوە.
ئەنجا بنزینش خۆ بە ئاسانیەوە نییە بچی یەکسەر تێکەی 2 سعات 3 سعات دەبێت سەرێ بگری یا ئەبێ شەو لێوێ بخەوی حوتونی و 20 دقاکرێتەوە تا سێ بەردەوامە 12 سێ ئاو بەردەوامە لە سێودایە خەنەوان بەڵێ ئەنای هۆکار لە کەناڵەکەی خۆتان گوێم لێ بۆ لە حکوومەتی هەرێم خۆی داوای لە عێراق کردو دی بیبڕێتر نازانم ئەمە سیاسەتە ئەمە ئەی قۆزنەوە نازانم مەسەلە چی لەم گرانیە خۆ بنزینی تێکردوانە هەر وڵاتیم کردو ئەتیادی تۆ سیارەکە و فکر بێ لە بنزین چەندێکی یاوە بە بنزین وەڵام من تقریبا ئەگەر تێم کرد بێت لە 45 لیترەگرێت زیاتر ئیترێن نەکردووە 23 شتێکم تێکردووە 3000 باشە تا چەندێک تۆ ئەو 23,000 کەی بە بنزین باشە تۆ پایەکەیتەوە وەڵاهی جاری وا بۆ زەرم کردوەتە جاری واشە بۆ پیایی کردوەوە جار بۆ زیایشی کردووە یعنی بەڵام بە زیاد ئێستا لەم زروفە بەڕاستی پیایی ناکەیتەوە ئەو 23 بە تەواوی تا چەندێک هەستەکەی شۆفێرەکان باشە دڵگران بوون لەوەی کە نرخی بنزین گران بووە هەڵای زۆر دڵگرانن زۆر دڵگرانە بەکەی بازین گران بووە بە حکوومەت ئەڵێم بۆ گران بووە باشە ئێوە نەوت ئەنێ بە حکوومەت ئەڵێم من بە حکوومەت ئەڵێم ئێوە نەوت ئەنێرم بۆ ئێران بۆ تورکیا بۆ دەرەوەی وڵات ئەی باش بۆ میلەتەکەی خۆمان تێر ناکەم بۆ نایەم بە خۆمان ئێوە ناڵێن میلەتی خۆمان خۆشەوێ ئێکوا کاکە بەس بکاکە ئێمە بەس بنزین و نەوت و گاز و ئەومان بەنی هیچی کەمان نایە ئەگەرچی لە وڵاتەیە نەوتێکی زۆر بنزینێکی زۆر سوتەمەنێکی زۆر بەڵام خەڵکێک ئەڵێ بەشی چرایەک نییە ماڵەکانمانی پێڕ و ناکەینەوە خەڵکێکی شێ ئەڵێت ئەگەر هەوا بەدەست ئەم لایەنانە بووە یاخود بەدەست لایەنیش پەیوەندیدار و یاخود ئەم حکوومەتی خۆمانەوە بووە ئەوە هەواکەش بە پارە ئەبوو ئەبوایە ماڵانە پاشکەوتێکمان کردایە بۆی کاوا بکڕین و بۆ مناڵەکانمان نەخنکێن باوای دانین ئێمە شۆفێرشین شۆفێریش تەکسین بەم بەنزینگرانیەوە ڕۆینە ماڵەوە ئاخۆ لەم بەنزینگرانیە کەسێکە بێت بتوانێت 4,000 دینار بات بە کڕی تەکسیەکەیە ئاخۆ شۆفێرەکە ئەتوانێت خاتری بگرێت بۆی کە ئەمڕۆ بژێری ژانی دەستکەوێت ئەمانە هۆکارەکانی بەنزینگرانی بوون کە گوێویستی بووین تا بەرنامەی داهات بخواتان ئەسپێرم کاتێکی شادێک پێ بینینەوە ئەو پەڕی کاریگەریە چونکە ئەمە هەموو سەرۆتەکەی منە جاران لە جنوبەوە بە زۆری هات بنزین لەبانیەوە تا نیۆڕۆ بێ بۆستی بۆ بنزین معقول نییە لیترێ بنزین بە 1000 دینار هەموو کەسی هەڵا سوڕە 1050 بێ بە هەر نەبوو بنزین ڕێگاکەیشان کرد بە نەفەرێ بڵێ بە 400 ڕێگای بەدەمتە گران بووە 2 ساعت تەوزیع کردی بنزین نەم ڕژوای بەرمان ناکەی حسەمان فەوتیە کام بنزینەی زۆر پیسە بە 1000 دینار چ ماقولیاتی تایە ئەبێ سوال لە بەنزینخانەکەی کە ئاچیت بۆ بنزین ئەڵێ مە خزمی خۆمە ئەمە پورزای خۆمە ئەمەرە برای خۆمە یانی سەرۆمەرە بۆ خزمی خۆیان نییە کەس نازانیان بنزینە بۆ چۆچێت کاکە ئێمە بەس بنزین و نەوت و گاز و ئەومان بەنی هیچی کەمان نایە